کارەکانی بەشی خێرخوازی یەکەم کاریان لە مانجی 6 ئەمە پرۆژەکمان ڕاگەیاند بیمەی تەندروستی نازداران لە هەولێرە بە خۆتان دەزانن هەزاران منداڵی یەتیم هەیە نازدار یعنی یەتیم ئەوەی کە بابی وفاتی کرد بێتن لە ڕێگەی 11 ڕێکخراو کە لە ناو هەولێرە ئیش دەکاتن 11 ڕێکخراو کە بەشی کەفالەتی ئەیتامیان هەیە 2875 ناویان لۆهیناین عمریان لە 16 ساڵ گچکەتر ئەمە لۆ هەر منداڵەکی هەویەکمان لۆ دروست کرد هەویەکی ئەوها جوان و ڕاقی ڕسمی منداڵەکەی لەسەرە ناوی سیانی منداڵەکەی لەگەر موالیدی ئیسفادەی چییە ئەوە کە بەشی خێرخوازی دامی ئەو منداڵە یەتیمانە دەکا کاتێک کە ئەو منداڵە نەخۆش کرد داکەکە دەیهینیتن دەبی هەویەکەی پێوی کە هەویەکەی پێبوو پێش هەموو شتێک بیتاقەی دکتۆر 1 دیناری لێ وەرناگیرێ شتەکانی دیکە دەرمان مختبەر عیلاج طەبیعی بەشی ئەسنان هەر خزمەتگوزاریەکی لێرە کە هەیە داکەکە هەویەکەی تەسلیم دەکات لە سەیدەلیەی ئەگە دەرمانەکە باە 20,000 بی نیوەی پارەی لێ وەردەگری نیوە 150 نیوەکەیت کە لێ وەرناگیرێ ئەو نیوەیە لێی خۆش نابیە سەیدەلیا سەری مانجێ دێتەوە لایمە بەشی خێرخوازی کاکە ئەمن ئەو مانگەی ئەوەندە لە زیاتینگۆ پارەمان لە نەخۆشان وەرنەگرتێ لەو هێتیمانە ئەمە لەو پارەی جەنابتان ئەوانەی پشتی خێریان هەیە و لەو دکتۆرە بەڕێزانەی کە ماگانە لە ڕاستبی خۆیان پارە دادنین و بەشەکی زۆر لە مۆزەفەکانمان ماگانە پارەی سەدەقە دادنین و جاروێ خەڵک لە دەرش پارەی خێری دەینیتن لەو پارەی ئەمە پارەی سەیدەلەی پارەی مختبەری پارەی بەشەکانیت کە دەدەین کەواتە 2875 مندار بە فەزلی خوای گەورە و بە پشتیوانینگۆ ماگانە ئیسفادە لەو خەستەخانەی دەکەن میهرەبانی دڵسۆزی و لێزانی